بەڵاکان باس لە تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانەکەین هەڵبەتە لەم تەوەرە باز لەواکەین کە ڕۆڵی پەروەردە چییە لە گەشەپێدان و هەروەها پاراستنی زمان هەروەها باز لە زمان و گرنگیەکانی زمانەکەین. زمان بەشێکی گرنگی پەروەردەیە کارگێکی قورسە لەسەر دایک و باوکە چۆن مناڵەکانیان بەشێکی باش پەروەردەکەن و هەروەها چۆن زمانێکی پاراویشانە بە باماشەوە. سەرەتای قۆناغەکانی ژیانەوە پێویستە گرنگی بە زمان بدرێت کە ئەمەش ڕۆڵی دایک و باوک کاریگەری خۆی بە لەسەر ئەوەی چۆن ئەو مناڵە پەروەردە ئەەکەی بۆ ئاراستەی کە فێری زمانی دایک بێ لەسەر بەڵێ جیاواز لە دایک و باوکیش پەروەردە لە ناوەندەکانی خوێندنا بە هەماشەوە ئەمەش گرنگە بۆ ئەوەی کە مناڵەکان زمانێکی پاراویان هەبێت و ئەکەم هەنێک کات هەنێک کەس ئەبینی کە زمانێکی ئەوەنە پاراویان هەیە کە بەڵێ هەر گوێگرتن چەندین سیمینار و کۆڕ و کۆبوونەوەش ئەنجامایە و بە هەزاران یاخود بە دەیان خوێندکار یاخود گەنج کۆبێتەوە و گوێ بە قسەکانێکن کە زمانیان ئەوەنە پاراوەوە بێگومان هەڵبەتەوە کە باسمان کرد ئەمە کاریگەرەکەی یەکەم ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک دواتر بۆ پەروەردە وەک ئاماژەم پەدا ئەمە بە شوەیەکی گشتی باز لە ماکەین و ئەوشمان بیر نەچێت کە 21 دوی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایکدانرێت هەڵبەتە ئەمەش گرنگی خۆی هەیە کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانەوە دانراوە و بۆ پاراستن و بەڵێ کۆر لە زۆربەی وڵاتان بەڕێوە چەندین چالاکی جیاواز لە تەواوی جیهانە بەڕێواچێت. ئێمە گفتوگو ئەم بابەت هاکەین بە میوانداری زۆر بەڕێز عەدنان بەرزنجی کە بەڕێزیان نووسەرن هەروەها توێژەر و مامۆستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئادانی مارکەوە لەگەڵماندا دەبن. کاک عەدنان سڵاو لە بەدبانیت باش سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمەت بەخشی. مامۆستا عەدنان بەیانیت باش. سڵاو لە ئێوە بەینتان باش. زۆر سپاس. مامۆستا گەر سەرەتا بە شێوەیەکی ورد باز لە زمان بکەیت بۆ ئێمە هەروەها زمانی دایکیش گرنگیەکەی لە چیایە؟ بەڵێ سپاس بۆم بابەتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە. من لە کتێبی گەشەی کەسایەتیە زۆر باسم لە زمان کردووە. دایک و باوک دیارە گەبەخشن بە مرۆڤ کە ژیانە و بەشێکلەوە کە بە میراتی بۆ مناڵان نمێنێتەوە یا ئەیبەخشن بە مناڵان لەگەڵەوەیە ئەوەش زمانە. زمانیش پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی هەموو مرۆڤێکەوە هەیە هەموو مناڵێکەوە هەیە. زمان پەیوەندی بە زۆر شتەوە هەیە بۆ چارەسەری زۆر لە کێشەکانی ڕۆژانەمان. ژیان پەیوەستە بە بۆ نمونە بە پەیوەندی بە دەربڕین بە چارەسەری کێشە بە تێگەیشتن لە ژیان بە فێربوون بە دروستبوونی هاوڕێ کامانە هەر یەکەیان بۆ خۆیان لە دوایی یابێ بۆ ئیشکردن و بۆ ژیانی هاوسەری بۆ مناڵەکانیان. زمان واتە دەوڵەمەندی مرۆڤ. هەر یەکە لەمانە کە باسم کرد خۆی لە خۆیان ئەبێ بە گرفتێک ئەگەر مناڵەکە نەتوانێت بۆ نمونە نەتوانێت پەیوەندی کا بەهۆی زمانەوە نەتوانێت دەرببڕێ نەتوانێت چارەسەری کێشەکانی بکە ئەو مناڵێک کە ناتوانێت چارەسەری کێشەکە بە شەڕ ئەیکا بە دەستەوە شوێنێ ئەمانە کاوێ بە گرفتی گەورە لە لای مرۆڤەکان. ئەو مرۆڤانش کە دەستەوە شوێن لە جێ ئەوەی کە بە زمان قسەکەن دەرکەوتوانێت کە بە زمان قساکەن دایمە توانایان باشترە دایمە لەسەر خۆترن دایمە براوەن لە ژیانە دایمە مشکلان کەمترە چونکە بۆ دانیشتبوون ئارامی بیرەکەنەوە قساکەن بۆ قسەکردنە توانای چارەسەرەکان توانای کێشەکان کێشەکانیان کەمترە بێ و ئەتوانن چارەسەری زیاتر بکەن. بەڵێ مامۆستا عەدنان چی بکەین لەو ڕوانگەیەوە چۆن زمانی دایک پارێزین لەکوێوە دەست پێ بکەین؟ پاراستنی زمانی دایک زۆر گرنگ پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە کەسایەتی مرۆڤەکەەوە هەیە. مرۆڤ وەڵات من کێم ئەو کاتێک کەوتی من کێم بیرەکاتەوە دایکی چیەڵە باوکی چیەڵە دەوروبەرەکەی چیەڵە خاڵە مامە ڕەفیقەکانی چی پێڵن ئەو بەو شێوەیە خۆی ئەدۆزێتەوە کە ئەو کێیە. پاراستنی زمان بۆ با بڵێن دیواری کەسایەتیە کەسایەتی مرۆڤ وەکو بینایەکە وەکو ڤیدیۆ با بڵێن سۆسیۆلۆی فەڕەنسی ئەڵێ وەکو بینایەکە دروست دەبێت کەسایەتی. بەڵام زمان دیوارەکانێتی چەندە زمانی پتەوە بێەوەنە و کەساتیە پتەوە بێەوەنە ئاگای لە خۆیەتی ئەوەنە قسە جوانەکە ئەوەنە ئاگای لە قسەکانێتی ئەوەنە بەرەو پێشە چێ خەڵکانێک هەن کە ئەچن قسە بۆ خەڵکەکەن بە جارێک چەندین
پارەیان دەسەکەوێت چەندین ژیان دروست دەکەن توان پێوەستە بە تێگەیشتنەوە کەسێک کە زۆر تێنەگات ینی زۆر زوو تووڕابێ بێزارە بێ ینی زمان زۆر بەشێکی گرنگە لە برونی مرۆڤ دایک و باوکە بێ هەوڵ بۆن هەرچی ئەتوانن ڕۆژانە بە چارەکە نیو سەعاتە ئەچیتە ناو بازار بۆ نمونە ئەو دوکانە گەورەیە ئەو ئەچیتە ناو حەدیقە و باخشەکانەوە داری خوڕمایە ئەوە داری هەنجیرە ئەوە داری نازانم چییە هەوڵ بن بۆی بخوێنەوە لەسەری بخوێنەوە کتێب بخوێنەوە لەسەر ئەوەی کە ئەم دارە چۆن دروستە بێ کەی دروستە بێ کەی بەرەگرێ ئەم شتانە هەمووی پەیوەستە بە ژیانی ئەو مناڵەوە لە دوای ئەو ئەو وشانە هەر هەمووی ئەکات بە سەروەتێک و بۆ خۆی بەکارهێن باشە مامۆستا عەدنان بە دیاریکراوی چ شتێکە بێتەوەی کاڵبوونەوەی زمانی دایک هەڵبەتە وەک ئەزانی لە هەرێمی کوردستانە زۆر جار دایکان و باوکان شانازی بەواکەن پێشەوەی کە مناڵەکان فێری زمانی دایک ببێت فێری زمانەکانی دیکە بووە بە تایبەت ئینگلیزی و زمانەکانی دیکە بەگشتی ئەتوانین بڵێن کە لە هەرێمی کوردستانە ئەوەنەی زانیاریت هەبێت چ شتێک کاریگەری لەسەر ئەوە هەبووە کە زمانی دایک کاڵ ببێتەوە و بە دیاریکراویش ئەگەر باز لە دانیمارک بکەیت بۆ ئێمە ئەو خێزانانەی کە کوردن و لە دەرەوە ئەژین تا چەند هەوڵیان داوە کە زمانی کوردی فێری مناڵەکانیان بکەن پاشان فێری زمانەکانی دیکە ببن سپاس بۆ دوو پرسیارەکە و پرسیار یەکەمیان ئەو دایک و باوکانی کە لە کوردستان هەیە فەخرەکە ئاڵە من مناڵەکەم کوردی نازانێ ئینگلیزیە زانێ ئەمە جێی داخە بەڕاستی جێی داخە چونکە مناڵ نابێت زمانی دایک و باوک نەزانێ و هەتا زمانی دایک و باوک بەخۆت بێ هەموو زمانەکانی تر بە بەخۆتی وەرەگرێ بەڵام هیچ زمانێک ناتوانێت وەکو زمانی دایک و باوک پێروێ لێرە زۆر جەخت لەواکەنەوە کە هەموو کەسێک ئەبێت زمانی خۆی زمانی دایکی بزانێ جەخت زۆر لەواکەنەوە کە دایک و باوکە بێ تۆ کوردی تۆ عەرەبی بە زمانی دایک قسە لەگەڵ مناڵەکەتکە چەندێ زمانی یەکەمت کە زمانی دایک و باوکە کە ئەو دیارە گەورەیە بەقوت بێ ئەتوانێت زمانی دانیمارکیش لەسەری کەڵەکە بێ و بەقوت بێ و بەهێز بێ و بەتوانابێ بەڵام ئەگەر بێت و زمانی دایکی بەقوت نەبێ زۆر نمونەمان هەیە کە وتم زمان پەیوەستە بە من کێمەوە منی کەسایەتیەوە کاتێک کە بیرە کاتەوە بۆ نمونە لەم وڵاتە مناڵە گەورە بێت ئەچێتە ناو خەڵکەوە ئەڵێ کوردایکی ئەڵە کوردی نازانێت لە ناو خەڵکەکەیە کوردەکان ئەچن بۆ نمونە لۆمە و سەرزەنشتێکن و دوایەوە چێتە ناو دانیمارکێکەوە خۆی بینێتەوە کە ئەم دانیمارکی تاوا نازانێت یا دانیمارکی تاوا نییە یا با تەواویش بیزانێت بەزەم دانیمارکی نییە ئەمە بێشتێکی هەیە لێون بۆ نازانێت چیە ئەمە واکە زۆر کەسێ سەرگەردانە بێت زۆر کەسێ تووڕا بێ زۆر ئەو مەشاکیلانی کە لە ناو پەناهەندەکانە هێن زۆربەی زۆریان بەهۆی نەبوونی بەهۆی بوونی ئەو کێشەوەیە با بڵێن بەهۆی ئەوەیە کە زمانێکی پتەویان نییە ناتوان خۆیان وەکو کوردێکی باش ببینەوە لەو کاتەیە ناتوان وەکو خۆیان دانیمارکیش ببینەوە ئەما بێ بە مشکلەیەک بۆ زۆر زۆر لە مرۆڤەکان لە گەنجەکان لە چونکە زمان بوونی خۆمە من کێم ئەمە زۆر گرنگە بۆ مرۆڤ ئەمە نەدۆزیەوە ئیتر تۆ ونی یا مرۆڤ بوونە ناتوانێت ژیان بە ینی بە شێوازێکی خۆش بە شێوازێکی سەرکەوتوو بەسەر بەرێ بەڵێ مامۆستا عەدنان هەنیە وشەی پارایی کوردی هەیە کە ئێستا بەکار نەهێنرێت یاخود نەوەی ئێستا پێی ئاشنا نییە مەبەستم لێرە جگە لە ڕۆڵی دایک و باوک ئایا کەرتی پەروەردە چه ئەرکێشی لەسەرە کە زمانی پارایی کوردی لە فەوتانیان هەنێ وشە لە فەوتان ڕزگاری بێت هەنێ وشەیە خۆ دەزانین ئێستا بەکار نایە کە لە ساڵانی ڕابردوو بەکارات بەڵێ طبعاًەوە ڕۆڵی پەروەردە لەگەڵ دایک باوکە ڕۆڵی سیستەمە لەگەڵ دایک باوکە سیستەمە بێ هەموو شتە باوەکان هەموو شتە جوانەکان هەموو شتە بە نرخەکان بۆ مرۆڤەکان بدۆزێتەوە و لەگەڵ دایک و باوکابی بەخشێ بە مناڵەکە چونکە دایک و باوک لە هەندێک کاتە ینی ئەوە توانای نییە ئێستا بۆ نمونە مناڵ لێرە لە سعات هەیە لە 6 بەیانی و هەتا 4 ئێوارەیە 5 ئێوارە لە ڕەوزە و لە مەکتەبایە
بۆ لەبەر دایکواکی لە ئیش ئەو ماوە زۆرە سیستەم ئەبێ سیستەمێکی هەبێت کە ئەم مناڵە فێریشتی جوان بێ ئەم مناڵەت ینی فێری داهێنان و فێری قسەکردن و فێری ڕفاقەت و فێری خۆشەویستی و فێری ژیان بێت کە ئاچێتەوە بۆ لای دایکی لە دوای ئەو دایک و باوکی لە دوای ئەوەی کە ئەوان چەند ساعتی ژیان کردووە ئەبێ ئەو کاتە بەرنە سەر لەگەڵ ئەو مناڵەیە هەندێک جار ئەڵێن لەو کاتەیە لێرە بۆ لە هەفتەی جارێک میوانەکەیت بۆ لە هەفتەی جارێکە چین بۆ ماڵێک یا چین بۆ شوێنێک یا دوو هەفتە جارێک لەبەرەوەی کاتی مناڵەکان کاتێکی زەڕینە پێویستیان بەو ئەو شتانی کە ئەمڕۆ دیان کردووە شرۆڤەی بکەن قسەی لەسەرکەن بۆ ئەوی کە بتوان ئەو مناڵانە ئەم شتانە بکەن بە سەروەت و بتوان دروستیکە لە ناوخانە ئیتر ئەمە وشە باوەکانە وشە جوانەکانە وشە پێویستەکانە ئەم مناڵانە لەویا ئەیدۆزنەوە بۆ خۆیان بەڵام ئەگەر بێت و کاتێ دوای ئەوەی کە دایکوا و کاتەوە ئیتر مناڵی ئێهمال کرد لەبەرەوەی خواردنەکە لەبەرەوەی هینەکە ئەمە ئەبێ بە گرفتێکی گەورە زۆرجار بۆ ئەوی کە مناڵەکە لەبیر بکرێ هەم کاچێتەوە ماڵەوە کەس نییە بیبینێ کەس نییە سەیری کا کەس نییە گوێ بۆ بگرێ ئەمە وا کات کۆڕەبوونێکیش ئەکاتە ناو مناڵەکەەوە لە هەمان کاتە زمانەکەشی ئەوەی کەوەری کردن ناتوانێت شوێ ناتوانێت بە زمانی دایک یا بە زمانێکی ڕاستەقینە لی تێبگات. بەڵێ مامۆستا عەدنان لە بەشێک لە نووسینەکانی خۆت ئاماژەت بەوە کردووە کە زمان وەک دەوڵەمەندی ئەخەمڵێنیت و هیچی کەمتر نییە لە دەوڵەمەندیەکانی دیکە و کەزانین کە زمانی کوردیش دەوڵەمەندە و فرەزاراوەیە یاخۆ چەندی زاراوی جیاوازی لە خۆی گرتووە ئەتوانین بڵێن کە تەمەن کاریگەری بێت لەسەر ئەمە یاخۆت لە چ تەمەنێکەوە گونجاوە بۆ ئەوی کە دایکان و باوکان بە شێوەیەکی باش مناڵەکانیان فێر بکەن و زمانێکی پاراوێت بێت. بەڵێ طبعاً زمان من هەموو کاتێک کۆمتووە ئەو کەسەی زمانی پارا بوو زمانی جوانی هەبوو زمان لە زمانە دەوڵەمەند بوو کەسێکی دەوڵەمەنە کەسێکی ڕۆشن فکرە کەسێکە کە مەشاکیلی توش نابێت کەمتر مەشاکیلی توشە بێت کەمتر زیاتر بەسەر خۆیان مسەیترە زیاتر توانێت قسەکە زیاتر کەمتر تووشی کێشا بێت لە ژیانە ئەمە بەخۆی بەشێکە لە دەوڵەمەنی و دوایەوە ئەوەی کە زمانەزانێت ئەتوانێت زۆر شتی تری پێ بەدەستپێنێ ئەتوانێت بۆ نمونەگەر زمانی دایک دەڵێ زمانی دایک و بەردی بناغەی کەسایەتیە بەڵام زمانەکانی ترەوێ بە جوانی بۆ مرۆڤەکان ئەو وتم وەکو بینایەکە گڵۆپەکانی ناوە دیزانە جوانەکە شتە جوانەکانی ناو ماڵەکە ئەبێ بەچی ئەبێ بە زمانەکانی تر ئەمەش هەرێکەوە بۆ خۆیان ئەبێ بە سەرۆتێک بۆ کەسە ئەتوانێت لە کلتوری جیاواز تێ بگات لە مرۆڤی جیاواز تێ بگات ئەتوانێت ئیشی زۆر زۆر بکات لەسەر ئەوەی کە ببێ بە کەسێک کە خۆی بێوێت کە خۆی حەزی لێبێت زمان دەوڵەمەنی یعنی هەست بە خۆیەکە هەست بە بوونیەکە هەست بە وجودێکە ئەمانە هەمووی دەوڵەمەنی بەزەوە نیە کەم پارێکم بێ سیارێکم بێت هەستی من کێم و من بوون و منی کەسایەتی دەوڵەمەنێکی زۆر زۆرە لە ناو مرۆڤ گەر بتوانێت بیدۆزێتەوە بەختەوەری بۆ دروستە بێت لە 100%. ئەمانەش زمان بەشێکی گەورەیە لەوە هەڵبەتە شتی کەشێکە هاوکاری مرۆڤ کاکە بوو ئەوە بەڵام زمان بەشێکی گەوری دەسەکەوێت لەبەرەوەی زمان کێشەکانشی بتاحەتەکە زمان دەتوانێت دەرببڕێ کەمتر بێتاقەتە بێ و بێزارە بێ زمان دەتوانێت پەیوەندی هەبێ کەمتر دوورە پەرێزە بێ زمان دەتوانێت بۆ نمونە تێبگات لە شت کەمتر تووڕابێ و کەمتر باشە مەشاکیلەکە ئەبێتەوە زیاتر فێرە بێت طبعاً فێربوونیش ئەوە بەشێکە لە گەشەکە بەشەکەدانین لە ژیانە. بەڵێ مامۆستا عەدنان دواپرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە تا چەند لەگەڵ ئەو دەستەواژەیە زانینی زمان دەسەڵاتی زیاترەیە بۆ کەسە؟ بەڵێ بە تاکید زمان دەسەڵاتە زمانە هەبوو ئەتوانی لە هەموو شوێنەکە کە قساکەی خەڵک دوو بۆ گرێ هەز بە خۆتەکەی هەز بە توانایی ژیانەکەی هەز بە جوانیەکەی ئەمەوە لێکا کە بتوانی لە هەموو کاتێک تعبیر بکەی بتوانی هەموو کاتێک باوەڕ بۆ خەڵکە بێنی زمان گرنگی تایبەتی هەیە بۆ ژیان
ئەگەر بتوانم بڵم پێویستە لەسەرمان لەسەر دایک و باوکان پێویستە لەسەر سیستەم زمان بپارێزێ پێویستە لەسەر دایک و باوکان هاوکاری مناڵان بکەن کە زمانێکی جوان و پاراویان هەبێ دوور بێ لە گوێن و سوێن دوور بێ لە وشەی زبر و وشەی ناخۆش زمان پەیوەستە بە جوانیەوە ئەو مرۆڤە جوانانە شتی جوانێتە دەرەوە شتی جوانە چێتە ناوەی دەمی باڵێن ئەمە شێوازی منە کە قسەی پێکەمەتوانم بڵم مرۆڤی جوان تایمە وشەی جوان لە دەمیێتە دەرەوە ئەمەش کاتێک کە مرۆڤێک ویستی خۆی بە جوانی ببینێ سەیری وشەکانێک کابزانانی وشەکانی تین چەندێک ئەم جوانی تایە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەدنان بەرزنجی کا بەڕێزیان نووسەر و توێژەر و مامۆستا بوون سپاس بۆی کا بەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ مامۆی سپاس بۆ زانی